بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی خەڵوەت لە خزمەتتانم. لە مەڵقەی بەرنامەکەدا باز لە ئەزموونی معنەوی کاک ئەحمەدی موفتیزادە وەکو یەکێ لە کەسایەتی و عاریفە گەورەکانی کورد و جیهانی ئیسلامی دەکەین. ئەو کاک ئەحمەدەی کە دوای 10 ساڵ لە مەشەقەت و ئازار و ناڕەحەتی و چەرمەسەری لە زیندانە تاریکەکانی ئێراندا بە دڵێکی پڕ لە معنەویەتەوە ڕوو دەکاتە خوا و دەفەرمێ لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنیایە، تۆم هەبی تەنیا لە ئینفرادی لێم جەمە هەرچی خۆشی دنیاە. ئێمە لە مەڵقەی بەرنامەکەماندا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستای خۆشەویست و نووسەر مامۆستا مودریک عەلی عارف، نووسەر و شارەزای بواری عیرفان و معنەویەت، تاوتوێی پرسی معنەویە دەکەین لە ژیانی کاک ئەحمەدی موفتیزادەدا. جەنابی مامۆستا زۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوون مامۆستاییە. سپاس بۆ جەنابیشتان، مەمنون کە ئەم دەرفەتتان بەخشی کە لە خزمەت جەنابتاندا بوو، ئێمەتان لەبیرا بوو. ئومێدەوارین کە لەو چەند دقەیەی کە لە خزمەتی جەنابت و بیسەرانی بەڕێزی کەناڵەکەتان و بەرنامەکەتانە بین، پێکەوە بتوانین شتێک بڵین لەبارەی معنەویەت بە گشتی و ئەزموونی معنەوی کاک ئەحمەدی موفتیزادەوە بە تایبەتی کە شایستە و لیاقەتی پیاوێکی گەورەی وەکو کاک ئەحمەدی هەبێت و ئێمەش بتوانین وەکۆڵێ پریشتێک لەو معنەویەتەی کە ئەو بەکاری هێناوە و ئەو جێبەجێی کردووە لە ژیانی ئەو ئەزموونی کردووە بەشێکیشی بەر ئێمە بکەوێت و ئێمەش لە ژیانی ڕۆژانەمانە ڕەنگ باتەوە. ئینشاءڵڵا مامۆستا زۆر سپاس دەکەم، منیش بە خۆشحاڵیەوە پێم خۆش بیانی کڵاو ڕۆژنەیە بە ڕووی معنەویەت و فکری کاک ئەحمەدا بکەینەوە. سەرەتا پرسم معنەویەت یا معنەویەت بوون بە واتای چی دێ؟ زۆر جار بۆ لایەنی دڵ و دەروون و عیرفانیات باز لە معنەویەتی ژەکرێ، بزانم معنەویەت بوون بە واتای چی دێ؟ جارێکی تر بەناوی خۆی گەورە، معنەویەت یەکێکە جارێ بە هەر لەوێەوە دەست پێ بکەین کە یەکێکە لەو کایە گرنگانەی کە زۆرترین قسەی لەسەر ئەکرێەوە ژیان هەر بە درێژایی مێژوو یەکێک لەو شتانەی کە ئەهەمیەت و بایەخی تایبەت بە خۆی بووە لە ژیانی مرۆڤەکانە معنەوی بوون و معنەویەت گەرایی بووە، یان ئەوەی کە ئەمڕۆ بە عنوانی تریش بە ناوی تریش مەسەڵەن عیرفان، تەسەووف، معنەویەت هەموو ناوانە نزیکن لە یەکەوە وەکۆڵە تێکەڵەیەکن لە یەک جۆر بابەت، بەس معنەویەت لەوەچە کۆی ناوەکان و کۆی ئەو چەمکانی تریش لەنەو خۆیان جێی بکاتەوە. معنەوی بوون کورت و پوختەکە بمانەوە شتێکی لەبارەوە بڵێن بریتە لە مانابەخشین بە ژیان و مانابەخشین بە گفتار و ڕەفتار و ئەو هەڵوێستانەی کە ئەیان نوێنین. کەسێک بۆ ئەوەی بتوانێت معنەویەت گەرا بێت ئەبێ مانا بداتە ئەو گفتار و ڕەفتارانەی کە ئەیان لێت، ئەو هەڵس و کەوتانەی و ڕەفتارانەی کە ئەیان نوێنێت، ئەو هەڵوێستانەی کە ئەیان نوێنێ مانای حەقیقی و تەواوی خۆی ببەخشێ بەمانە، ئەمە پێی ئەوترێ کەسێکی معنەویەت گەرا. بۆ ئەوەیش کە معنەویەت گەراوی دوو بەشی هەیە، بەشێکی پەیوەندی بە بینی ئینسان خۆی و ئەوانی ترەوە هەیە، بەشێکیشی پەیوەندی بە بینی ئینسان خۆی و خوایەوە هەیە، خالقیەوە هەیە، کە ئەوەی پەیوەندی ڕۆحی و معنەوی یان عیرفانی معنەوی هەرچی ناوەنین بینی ئەو خوا تا چەندێک پەیوەندیەکە پتەوتر و باشتر بێت و زوڵاتر بێ، کەسەکە معنەویەت گەراتر و وەکۆڵێ ڕۆحیتر و عیرفانیتر ئەتوانێت مامەڵە بکات و ڕەنگ باتەوە لە ژیانیان. زۆر باش مامۆستا، کەواتە با بپرسم ئەزموونی معنەوی یانی چی؟ یان بۆ منە ئەزموونی معنەوی بە واتای چی دێ؟ ئەزموونی معنەوی ژەکاتە جێبەجێکردنی ئەم قەناعەتەی کە ئینسان بۆی دروست دەبێت معنەویانە مامەڵە بکات. یانی چی؟ ئەزموونی معنەوی یانی کورت و پۆختەوی شەر بە معنایەوە یانی ئەخلاقی بوون و ئەخلاق مەداری، ئەخلاقیانە مامەڵەکردن و ڕەفتار نواندن لەگەڵ خوا و خەڵک و خاک و خەڵقدا. بێمە بتوانین معنەویانە ئەخلاقیانە مامەڵە بکەین، ئەمە پێی ئەوترێ معنەویانە مامەڵەکردن. بۆ هیچ کەسێکی معنەویەت گەرامان نییە ئەخلاقی نەبێت. جوانە. ئەکرێ ڕێژەی بەرزونزم بکات، بەڵام معقول نییە کەسێک ئیدعای معنەویەت گەرایی بکە، ئیدعای عیرفان بکە، ئیدعای تەسەووف بکە، ئیدعای ڕۆحانیەت و ڕۆحانی بوون بکات و ئەخلاقیانە مامەڵە نەکا. پێویستە ئەو کەسەی کە بانگەشەی معنەوی بوونەکە، بانگەشەی عیرفان و تەسەووفەکە، بانگەشەی
ڕۆحانی بوون و نزیکی لە خواگە ئەبێ کەسێکی ئەخلاق مەدار بێت و ئەخلاقیانە مامەڵە بکات و ئەخلاقیانە گفتار دەربڕێ و ئەخلاقیانە هەڵوێز بنوێنێت هەر کەسێک توانی ئەم هاوسەنگیە لە بینی قەناعەتەکانی و لە بینی ڕفتار و گفتارەکانیا بنوێنێ وە پێی ئەوترێ کەسێکی معنەویەتگەرا و ئەزمموی معنەوی جێبەجێ کردووە. سەمدریک بێگومان کاک ئەحمەدی مفتیزادە کە ئێمە ئەمانەوێ ئەم دەواازەیەمان بۆ باس کرد کە لە ڕێوە بچینە نێو ئەو ئەزمونە معنەویە جوانەی کایی بووە بێگومان یەکێکە لە کەسایەتیە معنەویە کاریگەرەکانی کورد ئەم معنەویەتەی لە چیەوە سەرچاوی گرتووە یا بەونە معنەوێتەکە لە چیەوە فێر بووە و چۆن کاک ئەحمەد گەشتۆتە ئەم پلەیە کە بە یەکێک لە معنەویەت گەراکانی کوردی دابنین. ڕاستی جارێ هەر لەوە دەست پێ بکەین کە گرنگی بابەتە معنەوی و ئەخلاقیەکان و ئینکار ناکرێت چونکە ئەخلاقی بوون و عەفەن معنەوی بوون و معنەویەتگەرایی ئینسان فێری ئەخلاقی بوون و ئەخلاقیانە مامەڵەکردن ئەکات وەزیفەی سەرەکی پێغەمبەرانیش عەلەیهیمو السەلام و ئەدیانە سەماویەکان ئاینە ئاسمانیەکان هەموویان قسەکردنە لەسەر ئەوەی کە بە معنەوی بەخشین بە ئەزمموی پتەوکردنی ئەزمموی معنەوی کەسەکان ئەخلاقیشیان باش بکات و فێری ئەخلاق مەداری و ئەخلاقی بوونیان بکات. کاک ئەحمەدی مفتیزادە وەکو سمبولێک یا وەکو ڕەمزێک لە مەجای معنەوی بوونە یەکێکە لە دەگمەنترین و وەکۆ لە دانسقەترین یا جوانترین نمونونەکانی معنەویەتگەرایی ئەو بەم ئەخلاقی بوونەی خۆشەویستی کاک ئەحمەد لە ناو دڵی کاک ئەحمەدا ئەزانین تا چ ڕادەیەکە هەمومان وانەی کە ناویمان بیستووە ئاشنای بۆ چوون و هەڵسوکەوتەکانی بوون ئەوانەی کە لەگەڵی ژیاون ئەوانەی کە حتا نەیاریشی بوون دەرکیان بەم سڕە گەورەی کاک ئەحمەد کردووە کە بۆچی ئەوانە خۆشەویستە چۆن توانیوێتی ئاوا بخزێتە ناو دڵی یەک بە یەکمانەوە چۆن توانیوێتی ڕادەی خۆشەویستی خۆی وا نیشانی بەرامبەرەکان با کە لە خۆشەویستی ئەوە ئینسان وای لێبێت خوای خۆش بێ بە خۆشویستنی ئەو وەکو ئەڵێ پێغەمبەرت عەلەیهی سەڵات وەسەلام خۆش بێ لە زمانی ئەوەوە لە زمانی حاڵی ئەوەوە نەک زمانی قالی بەتەنها چونکە ئەو ڕاستە بە قال و بە نووسین و بە وتار و بە بابەتەکانی کە پێشکەشی کردووە ئێمەی تێگەیاندووە بەشێک لە بۆچوونەکانی خۆی گەیاندووە بە زمانی حاڵی ئەو گۆیاترە لە زمانی دەربڕینی ئەوەی کە بە حاڵ ئەزمموی کردووە لەبارەی ئەخلاقی بوونەوە ئەوەی کە بە حاڵ ئەزمموی کردووە لەبارەی خۆشەویستی خواوە لەبارەی خۆشەویستی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام زۆر زیاتر و زۆر قوڵترە لەوەی کە بە زمان دەری بڕیوە بۆیە بینین ئەوانەی کە دەری بڕیون لەبارەی خۆشەویستی خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئینسانەکانی ترەوە نیشتیمانەوە هەژارەوە هەتیوەوە نازدارەوە هەموو ئەمانەوە فەرزگوتنی لابد زەبان پەردەیە دەلاست گەر بجنبەت پەردە ئەسرار واصلات ئەوەی کە ئەو تۆزێکی بە پەردەی زمانی هەندێک لە بۆچوونەکانی و هەندێک لە قەناعەتەکانی دەری بڕیوە ئەوە هەر تەنها ئەوە لادانی پەردەیەک بووە ئەوەی کە لە ناخیایەتی نیشانی خەڵکی با ئەو پەردەیە کە لایەوە ئێمە دەرک ئەەکەین کە ئەو چەنەی خوای خۆشویستووە بەلادانی ئەو پەردەیە کە زمانی بووە لە دێڕە شیعرێکا دەری بڕیوە لە چامەیەکە خستوێتی ڕوو لە نووسینێکی خستوێتی ڕوو لە ناو مەجلیسێکە دائەنیشێت و کۆمەڵی قسە و وتارێک پێشکەشەکات ئەبەم قسەکردانەی کە لادانی پەردە بووە هەموو ئەوەی کە لە ناخیا بووە نیشانی ئێمە یاوە گۆشەیەکی با نەڵێم هەمووی گۆشەیەک لەو حاڵەتە ڕۆحی و معنەوی قوڵەی لەو قەناعەتە قوڵەی کە خۆی هەی بووە لە معنەوی بوون پیشانی ئێمە یاوە کاک ئەحمەد خۆشەویستی خۆی یان ئەزمموی معنەوی خۆی لەکوێوە وەرگرتووە ئەبێ بگەڕێنەوە بۆ بۆچوونەکانی کاک ئەحمەد بزانین بۆچوونی چۆن بووە ئەمە معلومە کە کاک ئەحمەد چەندین قۆناغی بڕیوە تا گەشەی فکری و گەشەی معنەوی و ڕۆحی کاک ئەحمەد چەند قۆناغێکی تێپەڕاندووە ئیتر ترۆپک و وەکو ئەڵێ لووتکەی گەشە معنەویەکە ئێمە ئیتر باس لە بابەتی بۆچوون و لایەنە فکریەکانی ناکەینەوە هەڵیەگرین بۆ کاتێکی تر یا دۆستێکی تر ئەتوانێت قسە لەسەر ئەم بابەتە بکات کە گەشەی فکری کاک ئەحمەد چۆن بووە یەکەم جار چۆن هێناوێتی سەرەتای گەنجی دوایی کە بابەتە نەتەوەییەکان زەق بنەوە لە بۆچوونی کاک ئەحمەدا چۆن مامەڵەی کردووە دوایی بابەتە سیاسیەکان دوایی لە گەشە معنەویەکەی ئێتە زیندانەوە
لەناو بەندی ئینفرادیەوە لەوێەوە ئیتر گەشەی معنەوی و ڕۆحی کاک ئەحمەد دەست پێ ئەکات بە حکمی ئەوەی کەسێکی دیندار بووە بە حکمی ئەوەی کە تێگەشتنێکی قوڵی هەبووە لە قورئان لە پەیامی ئاسمانی بە حکمی ئەوەی تێگەشتنێکی قوڵی هەبووە بۆ گردون و بۆ ئەوەی کە خوا خەڵقی کردووە بۆ دەسەڵاتی خوا بەشی سەرەکی ئەم ئەزمونە معنەوی و ڕۆحی کاک ئەحمەد سەرچاوی لە قورئانەوە وەرگرتووە بۆیە کاتێک کە تەفسیری ئاەتێکمان بۆ ئەکا کاتێک کە ئاەتێکمان بۆ ئەخوێنێتەوە لە قوڵی تێگەشتنی کاک ئەحمەد تێئەگەین کە چەندێک قوڵ تەماسی هەبووە لەگەڵ ئەم قورئانە و لەگەڵ خاوەنی ئەم قورئانە وەختێک ئاەتێکت بۆ شەرحەکە بۆ تەفسیر ئەکات تۆ تێگەی یا چەمکێک لە چەمکە قورئانیەکان با نەڵێگە ئاەتێکیش چەمکێکی قورئانیت بۆ شەرحەکە تۆ تێگەی ئەمە چەندێک قوڵ تێگەشتووە لە مینە چەندێک هەوڵی یاوە نزیک بێ لە خاوەنی ئەم پەیامەوە ئەمە بەشێکی کە نزیکی بووە لە خاوەنی پەیامەکە لە خاوەنی خۆی کە خەڵقی کردووە کە خوای گەورە و میهرەبانە قۆناغی دووەمی قوڵبوونەوە و ڕۆچوونیەتی لە مەحەبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم پیاوە ئەم زاتە ڕۆحی شاد بێت و فردەوس و علیین خوا بە شایستەی ئەوەی بزانێ بیخاتە ئەو دوو مەقامە بەرز و بڵندەی بەهەشتەوە خۆشەویستی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگاتە ترۆپکێکی وا وەڵە لووتکەیەکی وا ئەگەر سەرنج بین ژیانی شاعیرەکان شعری شاعیرەکان ژیانی عاریفەکان قسە و وتە و کتێب و نووسینەکانیان بخوێنینەوە بەدەگمەن کەسێک ماڵێم هەر نییە بەڵام ئەوەندەی کە بەندەی ناچیز وەکو ئەڵێ شارەزاییم هەبێ لە ژیانی بەشێک لە شاعیرەکان لە شعریان لە ژیانی بەشێک لە عاریفەکان و لە ئەزمموی ڕۆحی و معنەویان و لە نووسینەکانیان زۆر بەدەگمەن ئەبینم کەسێکیان ڕاددەی خۆشەویستی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ئاستی ڕاددەی خۆشەویستی کاک ئەحمەدا بێت بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەختی ئەبینی وەصفێکی وای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەکات کە تۆ تەسەووری ناکەی ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم مەگەر هەر خوا بزانێ لە من بۆ من لە تۆ بۆ من لە من فەرز و نزیکتر ئازیزگیان بووە بە زمان نەگیانێک هەزار گیانم لە ڕێت بێ بە زمان ئەدەبیم کرد پەنەم واتی گیان ئاخری یحیکومەمان عنوان ئەرنەگیان سەد گیان قوربانت جا لەوی تریانە ئەفەرمێ هەزار گیانم لە ڕێت نەگیان ئەڵێ نەگیان گیان چێشن هەزار گیانم لە ڕێت ببێتە قوربانی ئەو خۆشەویستی و مەحەبەتی تۆ ئام خۆشەویستی کاک ئەحمەد خۆشەویستیەکی زۆر زۆر دەگمەنە حتا لە هەناسەی دەربڕینی کاگەکانیش سەڵاواتەدا لە ناخیا هەست بە جۆرێ لە سۆز و محەبەتەکە ئەەکەی هەستەکەی ئەو سەڵاواتە یا ئەو ناوەی کە ئەڵێ پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام ڕێک بەناو تەکتەکی دەمارەکانی دڵی ئایێنێتە دەرەوە ئینجا دەری ئەبرێت ئەم خۆشەویستی قوڵەی کاک ئەحمەد بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یا ئەم خۆشەویستی بۆ خوای گەورە ئەم چیمان پێ ئەڵێت ئاو ڕیسالەیەمان پێگەیەنێ کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێت إن المحب لمن يحب مطيع ئەو کەسەی کە ئیدعای خۆشەویستی کەسێکەکات و ئەڵێ فڵان کەسم خۆشەوێت دێ ئەم کەسە بۆ ئەو زاتە مطیعە گوێڕایەڵە ئەو چی وتووە وەعاکە ئەو چی پێخۆشە وەعاکە دەیزاتێکی وەکو کاک ئەحمەد وەختێ خوا ئەزانێ کە خوا ئاوای فەرمووە ئاوا ئەفەرمێ لەبارەی خەڵکەوە ئاوا ئەفەرمێ لەبارەی گەیاندنی دینەوە ئاوا ئەفەرمێ لەبارەی خۆشەویستی هەژار و نەدار و فەقیرەوە وا ئەفەرمێ لەبارەی خۆشەویستی نیشتیمان و دیندار و ئینسانەوە وەختی ئەبزانێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئەنە وەکافیل اليەتیمی کەهاتەینی وەئەشارە بئەسبوعەیهی السەبابەتە والوسطى وەختی ئەزانێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەژاران و نازدارانی خۆش ویستووە وەختی ئەزانێ ئام خۆشەویستە نە هەر ئەوەی خۆشی ویستون خۆی بەو مەراحلە سەخت و قورس و تاڵانە ژیانی تێپەڕاندووە دەی ئێستا گوێ ئەگرێ لە فەرمایشتەکانی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بزانێت چی ئەفەرمێ تا بە گوێی بکە وەکو ئەو بکە سەرنجی سیرەی پێغەمبەرەدا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو چی کردووە ئەبێ ئەمیش هەنگاو هەڵگرێ بە شوێن پێکانی ئەوە هەنگاو بنێت مبالغە ناکەین ئەگەر بڵین زۆرترین خۆشەویستی هەبوو بۆ ئەو و هەوڵی یاوە ئەخلاقی کاک ئەحمەد
ڕنگدانەوەیەک بێت لە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەجەلای بەشێک لە ئەخلاقیاتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەڵێ جلوە و تەجەلاکردن دەرکەوتنی بەشێک لە ئەخلاقیاتی پێغەمبەر ئەوەی کە مەحوی لە وەسفی ئەسحابە ئەفەرمێت بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعکس بووبوون ئەوان غەریبی تازە هاتوو دەیگوت پێغەمبەرستانە بینینی نموزەجی کاک ئەحمەد و هاوشێوەکانی کاک ئەحمەد ئەبێن نزیکمان خاتەوە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و نزیکمان کاتەوە لەو سلوکیاتە پێغەمبەرانەی کە کاک ئەحمەد مطیعی پێغەمبەر بووە و ئەو خۆشەویستی وای لێ کردووە برێشت بکات هاوشێوە و هاوڕەنگ هاوبۆنی ئەوە بێت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجامیاوە. حتى مامۆستا باست لە زیندان کرد کاک ئەحمەد خۆی باسی دوو ئەزمون یا دوو بەسەرهاتی خۆیەکە کە خەوی بە پێغەمبەری خواوە بینیوە صلی الله علیه و سلم تەنانەت دەشفەرمێ هەموو عمر هەموو تەمەن بێ بە قوربانی ئەو ساتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جاری دووەمیانە قورئانی پیرۆز بە کاک ئەحمەد دەڵێتەوە. ینی کە من بەسمەوەیە ئەم ئەزمونە تێکەڵکردنی هەم خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ قورئانیش نزیکی لە قورئان کە جەنابەت وەکو دووهۆ بۆ معنەویەتگەرایی کاک ئەحمەد باست کردن. کاک ئەحمەد چەند پایەیەکی زۆر سەرەکی زۆر ڕەنگیاوەتەوە لە ژیانیا وەڵێ لەسەر ئەعمانە زۆر وەساوە. پایەیەکی یەکەمی ئەتوانین بڵین پایەی خۆشەویستی و مەحەبەت کەسێک بووە لەوەکوڵێت دڵی لێ ڕێژ بووە کەیل بووە تەژی بووە لە مەحەبەت و عشق و خۆشەویستی ئیتر بیگرە لە خۆشەویستی خواوە جەل جەلالوهو پاشان تا خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئەنبیا دواتر خۆشەویستی فەقیر و هەژار خۆشەویستی دینداران خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی نازدار و بێنەوایان دژمنەکانیشی تا خۆشویستنی ئەوانەی کە زەجریان داوە نەهەرەوەی کە دژمنی دەرهەقی ئەوانەی کە 10 ساڵ عەزیەتیاندام و شاگردەکانیان ئەشکەنجە کوشکوتە غەیری تەمەنای هیدایەت و خۆشبەختی شتێکی ترم بۆیان نییە. ئەمە یەکێک بووە لە پایە سەرەکیەکانی هێشتنەوەی کاک ئەحمەد لە ناو دڵی بەرامبەرەکانی یا لە ناو دڵی ئەوانەی کە خۆشیان چۆن توانیوێتی بگاتە ئەم پایەیە. بۆ نمونە ئێمە زۆر جار دۆستەکانی خۆمان ڕقمان لیانە بێتەوە ئەیان بغزێنین حتا کاک ئەحمەد دەفەرمێ ئەگەر کەسێ پرسیارێکیشت لێ بکە لە ناخیشەوە پێت ناخۆش بێ ئەم پرسیارەی لێکردی جۆرێکە ئەمە کەمبوونەوەی ئەخلاقە لە مرۆڤ ئەمە بەسمەوەیە چۆن گەشتۆتان پلەیە. بەلەو مەقامەکانی دینداری معلومە کە کۆمەڵی قۆناغمان هەیە بۆ قۆناغی دینداری و نزیکی لەخوا مەسەن ئەگەر ئێمە ڕیزبەندیکەین بە وانەی کە کەسانێکمان هەر عابدن هەر تەنها ئەوان بەندایەتیەکەن بەندایەتیەکی وەکو نووسەرێکی بەناوبانگەڵێ سروش بەندایەتێکی تەنیا تاجیرانەکەن عیبادەتی خواکەن عیبادەتێکی تاجیرانە لەگەڵ خواوە مامەڵەکە بەندایەتیەکە بۆ ئەوی لە مقابلیا بەهەشتی پێبا کۆمەڵە کەسمان هەن بەندایەتێکی زاهیدانەکەن ئەمانە بەندایەتی خواکەن لە ترسی ئەوەی خوا نەیان خاتە جەهەنەمەوە کۆمەڵێکی ترمان هەن بەندایەتیەکەن بەندایەتیەکی عادەتی لەناو کۆمەلگەی کە ژیاون زۆرینەی کۆمەلگەکە دیندارە ئەمیش بە جۆرێک لە جۆرەکان دینداریەکە ڕاستە باوەڕی بەخوا هەیە خوایش لەوەیشین بین خوای گەورەیش پاداشتی ئەمانە ئەداتەوە بە قەدەری خۆیان هەر عیبادەتێکی عادەتی کردووە بەڵام کۆمەڵێک کەسمان هەن بەندایەتیانە بێتە بەندایەتێکی عاشقانە یا عاریفانە معنەویەت گەرایانە هەر ناوێکی لێ ئەنین ئەمانە خۆیان خۆش ئەوێ لەبەر ئەوەی کە خوا شایستەی ئەوەیە ئێمە خۆشمان بێت نە لەبەر ئەوەی خوامان خۆش ئەوێ لەبەرەوەی بمان خاتە بەهەش یا لەبەرەوەی بمان پارێزێنەمان دۆزەق بدە بە دوژمنەکان و بەهشتیش بۆ دۆستەکانت من تەنها خودی خۆتم ئەوێ ئەوەی کە ڕابعە عەدەوی هەر بینێکی تریشیە دەست خۆش بە یاخوا بیرمان کەوتەوە شتێکی تر هەیە فەرمێ ئەگەر من پەرستشم نە لەبەر ئەوەیە کە ببخەیتە بەهەشتەوە نە لە ترسی دۆزەخیشە تەنها لەبەر ئەوەیە خۆتم خۆشەوێ هەموو کەسێکیش ناگاتە ئەم مەقابە نایش بێت ناممکنیشە بێت لە ڕووی جەناب و بیسەرانیش ناماقوڵیشە شتێکی ناباشەکەین ئەگەر تەسەورمان وابێ ئەبوو ئەبێ هەموو کۆمەڵگە بگاتە ئەم ترۆبکە ناگات کاک ئەحمەد یەکێک لەوانە بووە کە بەم مەقامانە بە تەدریجی گەشتووە تا گەشتوتە ئەو مەقامەی کە عاشقانە خۆی شویستووە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام خۆشویستووە و توانیوێتی
بەم خۆشویستنە بەم مینە نزیک بێتەوە لەخوا ئەم نزیکی لەخوا وای کردووە نزیکیشی خاتەوە لە خەڵکی تر ئەمە پایی یەکەمی محەبەتەکەی کاک ئەحمەد بوو کە ڕنگدانەوەی لە ژیانیەکە لەسەر چی وەساوە پایی دووەمی بریتی بووە لە ئەخلاقی بوونی کاک ئەحمەد زۆر ئەخلاقیانە مامەڵی کردووە لەگەڵ ئەوانش کە نەیاری بوون لەگەڵ ئەوانەیش کە هاوبۆچوونی نەبوون لەگەڵ ئەوانەیش کە هاوفکری نەبوون حتا لەگەڵ ئەوانش کە زەجریان داوە با لەوەش تێپەڕێمکردنە یاری بوون جەلادەکە ئەوەی کە عەزیەتی یاوە لەگەڵ ئەوانەشە ئەخلاقیانە مامەڵی کردووە دەی ئەمە زۆر زۆری هێڵێتەوە لە ناو دڵیان جارێ دوان سیان ئەم کەسێک کە زەجری ئەدا ڕەنگە تەمەتوع بکات لەزەت ببا لەوەی کە زەجری ئەدا بەس دوایی خەجاڵەت ئەبێ لە بەردەم ئەم کوتلەیە لە ئەخلاق و لە دین و لە معنەویەتا کە یەک پارچە بووەتە ئەخلاق دوعایەکی شەڕ لەمە ناکا کە زەجری ئەدات و خزاندویەتێ ناو سجنێکەوە ئەمە پایەی دووەمی پایەکی تری کە کاک ئەحمەد زۆر زۆر لەسەری وەساوە ئینسان دۆستی بووە کەسێک بووە زۆر ئینسان دۆست بووە ئینسان بە معنای ئینسان بوون و خاڵی لە هەر ئایدۆلۆژیا و فکر و ڕنگ و دەنگێک هەموو ئینسانەکانی خۆشویستووە ئەم خۆشەویستی بۆ هەموو ئینسانەکان دڵی گەورەتر لەوە کردووە بەرگەی قسەیەک نەگرێت دڵی گەورەتر لەوە کردووە بەرگەی عاجزبوونێک نەگرێت دڵی گەورەتر لەوە کردووە بەرگەی ئەوە نەگرێ نەیارەکەی پێشی کەوێ یا نەیارەکەی منافەسەی بکات بۆی ئەم هەوڵی یاوە ئەمە تێپەڕێنێت بەم خۆشویستنە بەم مرۆڤ دۆستیە هەوڵی یاوام قۆناغانە تێپەڕێنێت و بچێتە قۆناغێکی ترەوە کە قۆناغی زەرفیەت فراوانیە و کۆڵێ زەرفێتێکی زۆر فراوانیە بۆ حەزەکەم لێرە ئاماژەیەک بەوە بکەم کە تێغەڵی کەم لەگەڵ مەسەلەی ئەخلاقی بوونەکەی کاک ئەحمەدا کە ئەم نقطەیە زۆر زۆر گرنگ و گەورە و پێویستە بۆ ئەوانەی کە ئیدعای خۆشەویستی کاک ئەحمەدەکەن با بڵێم ئیدعا یان واقعان خۆشەویستی کاک ئەحمەد و کاک ئەحمەدیان خۆشەوێت لەبەر خوا خۆشیان ئەوێت لەبەر سلوکیاتی خۆی لەبەر ئەخلاقیاتی خۆی لەبەر ئەوەی بەندەیەکی نزیک لە خوا بۆ ئەمانیش خۆشیانەوێت سەر بە نەهجی ئەوەن سەر بە بۆچوونی ئەوەن یان حەدی ئەقەلی ئەوەیە لە ژێر کاریگەری بۆچوون و سلوکی کاک ئەحمەدان ئەبێ ئەمە زۆر زەقکەینەوە کە کاک ئەحمەد کەسێکی ئەخلاقی بووە ئەخلاقی بوونەکەی لە چیا ڕەنگیاوەتەوە وەختێک کەسێک ئیشی سەرەکی ئەم بریتی بووە لەسەر ئەوەی چۆن بتوانێت کاریگەری بکە لەسەر ئەوانەی کە دوورن لە دینەوە نزیکیان خاتەوە لە دین نەگەڕاوە بە شوێن ئەوەی ئەو کەسێک کە خۆی دیندارە تەرزی فکری خۆی بەسەرا بسەپێنێت تەرزە فکری خۆی تەوژمێکی تر ئاراستەیەکی تر کە هەبووە لە پاڵیا ئەویش هەمان خزمەتی دینی کردووە کە ئەمە بۆ ساحەی کوردستانی ئەمە زۆر زۆر گرنگە باشووری کوردستان کە تەوژمی ئیسلامی جیاوازمان هەیە ئەو طبیعی بووە لە پاڵیا تەوژمی ئیسلامی ئاراستەی جیاوازی تر هەبووە لە پاڵیا ئیشیان کردووە خزمەتیان کردووە بە وشەیەک غیبەتێکی نەکردوون بە وشەیەک زەمی نەکردوون بە وشەیەک نەیداوە لە فکریان لە بۆچوونیان لە ناو دۆستەکانی حتا ئەگەر پرسیارێک کرابێ لێی کە گلەیی بوو بێ لەوان ڕەدی داونەتەوە وتوێتی من ڕازیم نییە باسیەوە بکەن باسی شخصیەتێک لە شخصیەتی یەکێک لە تەوژمی ئیسلامیەکانی تر هەر ئاراستەیەکیان بوو بێ کرابێ قبولی نەکردووە ئەمە زۆر زۆر گرنگە ئێمەی ئەوانەی کە لە ئاراستەیەکی تەوژمی ئیسلامیان بە هەموو ئاراستەکانیەوەی تر وکۆڵە لە سۆفی و سەلەفی و نور و ئیخوانی و چەکدار و بێچەک و هەموویەوە بگرە ئەمانە زۆر زۆر گرنگە ئەم دەرسە فێر ببین کە ئەمە یەکێک لە نەهجەکانی کاک ئەحمەد بووە نەهجێکی تری بریتی بووە لەوەی کە نەیپەرژاوەتە سەرەوە ئەسڵەن نەیویستووە مەسەن کەسێکە لە ئاراستی تەوژمێکی ترایە ڕایکێشێتە ناوەنەکەی خۆی ناوەی ڕاینەگەشاوە ئەو مەدرسەیەکی تایبەت بە خۆی هەبووە مەدرسەی قورئانی هەبووە یان مەکتەب قورئانی هەبوو دوایی کە ناوەکەی گۆڕا بەشێک لەو کەسایەتیانەی کە لە مەدرسەی قورئانە لە مەکتەب قورئانە دەرسیان وتووەتەوە سەر بە نەهجێکی تری فکری ئیسلامی بوون ئەمە زۆر زۆر گرنگ هەتا لە موسسینی مەکتەب قورئان بوون فەرمێ ئەگەر کەسێکتان بینی لە من ساڵحتر و ڕوولەخواتر بوو هەزار جار من بکەن بە قوربانی بە ئەحمەد نەبێ مەحموود بێ ینی ئەم تەواضوعە يعني للوتكي معنويات جرايك أحمد خويا بيناتها وكشند جوانا فمي أجا كسك تعمل من صالح تربو رولا خوات تربو باش تربو بمن نبن أبي تربه
جا من دەستخۆش بێ ئەمە زۆر گرنگە ئێمە ئەم دەرسەوەرگرین لە ئەخلاقی بوونی کاک ئەحمەد لەگەڵ مەشروب خۆرێکە کە گێچەڵی پێ ئەفرۆشێ لەگەڵ کەسێکا کە بە تەلەفۆن زەجری ئەدا و لە ڕوو جنێوی پێ ئەدا ئەوەنە ئەخلاقیانە مامەڵەکە تا دوجار بەم ئەخلاقی بوونەی ئەو کەسە ئەکاتە یەکێک لە ساڵحترین کەسەکانی شارەکەی ئەمە زۆر گرنگە ئەم ظرفێتی هاوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەختی ئێمە نموونەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەبیسین کە لە سیرای خوێنینەوە کە لە بەردەم بەیتە ناوسکی حەیوان دوو لە ڕووی جەناب و بیسەران و بینەرانیشمان ناوسکی حەیوان ئەکرێ بەسەریا و قسەیەک ناڵێ وەختێک ئاگامان لە مووقیفی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە تائیفا بەردباران ئەکرێت و خوێن ئەڕژێت تا ئەگاتە ناو نەعلەکانی أفرمي اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون وقت پیغمبر عليه الصلاة والسلام بو رحابتي صدره وفتحي مكة أكاتو أجيت وبعظمتك قورو أجيت ناو مكة لسر واشتركيا لسر أسبكي سجدة أباتو سجدي شكرانا بأخوة أباتو أفرمي اذهبوا فأنتم الطلقاء أعمى ونقطانا كاك أحمد وكل سرتا وأما جمال بيكر كبرشنج تيشكي وزي معنوي کاک ئەحمەد لە ذاتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەخلاقی پێغەمبەرەوە وەرگیراوە بۆیە زۆر گرنگە ئێمە مراجعەیەکی جارێکی تری خۆمان بکەینەوە چۆن سیرە ئەخوێنینەوە حەکایەت ناخوێنینەوە وەختێ ژیانی پێغەمبەران ئەخوێنینەوە عەلەیهی سەلام ئەوە حەکایەتی شەوچەری بەر وەکوڵە ئاگردان نییە بێن بیخوێنینەوە تەواو بڕاوە بۆ ئەوەیە ئێمەش وەکو ئەوان بکەین ئێمەش وەکو ئەوان تحملدار بین لە گەیاندنی ڕیسالە چونکە گەیاندنی ڕیسالە مەشەقەت و ناڕەحەتی یەتەسەرڕێمان چۆن بتوانین تێیپەڕێنین لە پێناوی گەیاندنی مەبدەئەکە لە پێناوی خۆشبەختی ئینسانەکانی ترا کە ئەمە زۆر کاک ئەحمەدیشی لەسەر کردووە کە زۆر گرنگە هەمومان خەمی سەرەکیمان خۆشبەختی و بەختەوەری دنیا و قیامەتی ئینسانەکانی تر بێن نەتەنیا هەر خەمی خۆمانمان بێت من چ گرنگیەکی تایە خەریکی نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی خۆم بم و دەست بگرم بە کڵاوەشڕەوەمەوە وەختێ نەتوانم ببمە باعیسی هیدایەتی و چاوساغی یەکێکی تر کە ڕێی باشی پیشاندەم دەی من چ دەردخۆرێکم وەکڵە چه ئەرزشێکم هەیە لە مینە ئەوەی کە بەراوردیەکە بە داری بەردار و ئەلێ داری بێبەر بۆ بحەسێ بۆ خۆت ینی ئەگەر قەرارە تۆ بەرداربی لەوە چه خەڵکی ژەڵ عەزیەت تەدات بەردە تێئەگرێت و زەجرت ئەدا ئەبێ بەرگەی ئەو بەردانە بگری تا دوجار بتوانی بەری و بەرهەم ببەخشیتە ئەوانەی کە بەردیشت تێئەگرن و ڕەنگە بەهۆی ئەم سلوکەی من قەناعەتم وایە زۆر سەدا ئەگەر مبالەغە نەکەم 175 بەرە و ژووری ئەوانەی کاک ئەحمەدیان خۆشەوێت و قەناعەتیان بە بۆچوونەکانی کاک ئەحمەدەیە نە لەبەر قووەتی بۆچوونەکانیەتی ئەگەرچی بۆچوونەکانی زۆر بە قووەتن لە زۆر مەجالا پێکاوێتی ئەمەش معنای ئەوە نییە لە هەندێک شوێنان نەی پێکاوە تووشی هەڵە بووە تووشی خلیسکان بوو هەروەکو خۆی ئێعترافەکە لە چەندین شوێنە خۆی ئێعترافەکردەوە بەڵام وەکو خۆیشی ئەڵێت ئەم هەڵانەی کە کردوومە ئەم نەپێکانانەی کە تووشم بوو ئەم غەڵەتانەی کە تیان کەوتوم لەبەر خیانەت نەبووە لە دین و لە خەڵک لەبەر نەزانی و کاڵفامیم بووە لەو مەقتەعان نەم پێکاوە نەمزانیوە ئەوەنە حاڵی بووم وەختێک ئەم ئاوا بیر ئەکاتەوە بەم گەورەیە بیر ئەکاتەوە ئێمەشە بێت ئیسفادە لەوە بکەین بۆیە خەڵکیش شوێنی سلوکی کاک ئەحمەد کەوتووە شوێنی ئەزمموی معنەوی کاک ئەحمەد کەوتووە نەکس شوێنی قوڵی بۆچوونەکانی نخبەیەک شوێنی قوڵی بۆچوونەکانی کەوتووە ئەگینا عامەی خەڵک ئەوانەی کە ناویان بیستووە لەگەڵی ژیاون دۆستی بوون هاوڕێی بوون زۆرینەی زۆریان بە قەناعەتی مناڵ بە نازانم نیشتنێک پێکاومە لەم بۆچوونایاننا شوێنی سلوکیات و ئەخلاقیات ئەزمموی معنەوی و ڕۆحی کاک ئەحمەد کەوتووە زۆر ڕاستە مامۆستا مدریک بە واز لە کۆی ئەو مرۆڤانە بین بە باش و خراپیانەوە کە کاک ئەحمەد هەر محبەت و خاوەن محبەت بۆ بەرامبەریان کاک حەسەن یەمینیە فەرمێت لەو حەوشەی کە ئەو ماڵەکەی تایە بوو ئەم گوڵ و دار و دەوەنانە جاجا کاک ئەحمەد قورئانی ئەخوێن سەیرەکە دوو پشی لە لێگاڵێن و شەڕەکەن یا ئەقیژێنەوەی کە ئەیبینین و ئەیبیستین ڕۆژانە چەند جار هەڵە سایەوە چوو پشیلەکانی لە یەکجیاکردنەوە کە پێمە وت قورئانەکە فێری ئەمەم دەکا فێری ئەم جۆرە لە ئەخلاقە یان بۆنەوەی لە کۆڵانەکە کۆمەڵێ مناڵە ورتکە
عزیەتی توت کە سەگێکی دوور بێ لە ڕووی جەناب و بینەران ئەدا ئەڵێ بە دڵی پڕ لە مححبەتەوە گوێم ڕاکێشان کە ئایا ئێوە پێتان خۆشەوە عزیەت بدرێن ئەوانیش وازیانە هێنا و تێئەگەشتن بۆیە ئەش فەرمێ ئەو مناڵەی کە ئەگە گەورەکان دەستی نەگرن لە ئەزیەتدانی ئاژەڵەکان سبەی دوو سبەیە بێتە جەلادێکی زیندانەکان و خەڵک ئازیەت دەدا ئەمە تا چەندە چێتە چوارچەوەی معنەویەتگەرا و ئەزمموی معنەوی کاک ئەحمەدەوە هەر لە سەرەتای ئینەکەەوە فکرەکەەوە ئێمە ئەومان خستە ڕووکە ئەزمموی معنەوی ینی ئەخلاقی بوو بەرامبەر بە کۆی گردون کۆی گردون ناتر لە ئەخلاقیانە بەر لە هەموو شتێک ئینسان ئەبێ ئەخلاقی مامەڵە لەگەڵ خوا بکە با لەمەوە دەست پێ بکەم ینی چی ئەخلاقیانە مامەڵە لەگەڵ خوا بکەین ینی ئەوەی کە وەختێ خوایەک ئەوەنە تۆی خۆشویستوە خەڵقی کردووی وەختێ خوایەک کە تۆ ئەوەنەی خۆشویستوی ئابەم شکڵە فی ئەحسەنی تەقویم خەڵقی کردویت و کەون و کائیناتی وەسەخەرە لەکم بۆ مەسەخەر کردویت و ژێرباری خستووە بۆت دەی ئەبێت تۆش ئەخلاقیانە مامەڵەکەی لە بەرامبەر ئامەی کە خوا پێی بەخشیویت شتێکی ناقابلی بۆ بکەی کە بریتە لە بەندایەتی خۆ ئەگەر ئێمە شەو و ڕۆژیشمان لە سوژدا بین و شعرەکەیەوە بزانم پەروەردگارە ئەگەر هەرموویە زبانێکم بێشکرانە گۆیە شکری نیعمەتی پێ تەواو ناکەم ئەگەر ئێمە تاڵە تاڵی مۆکانمان زمان بێت و خەریکە شکرانە بژێری خوا بێ هێشتا شکرانی ئەم نیعمەتانە ناکەین دێ خوا بەو خوایە و بەو عەزەمەتەی خۆی کۆمەڵێک عیبادەتی لەسەر تۆ داناوە کە پێویستە ئەم عیبادەتی بکەی ئەمە ئەگەر ئێمە توانیمان لە بەرامبەر خواوە عیبادەت بکەین شکرانە بژێری نیعمەتی بکەین و سەبر لەگەسەر مەسایب و ناڕەحەتیەکانی بکەین ئەمە پێی ئەوترێ ئەخلاقیانە مامەڵەکردن لەگەڵ خوا ئەخلاقیانە مامەڵەکردن لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەوانەی لە دەور و پشتان ئیتر لە باوک و دایک و خوشک برا و هاوسەرەوە بەیدەتا دەرو دراوسێ وەکو ئەوەی کە لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەمووی هاتووە کە چۆن مامەڵە لەگەڵ دراوسەیەکەی لەگەڵ براکەی لەگەڵ خوشکەکەی لەگەڵ باوکەکەی ئەوەی لە قورئانە هاتووە ئەوەی لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە لەگەڵ مەخلوقاتی خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێرمانەکات کە ئیذا ذەبحتم فەئەحسینوا الذبحە بە چقۆی کول گیاندارێک مریشکێک مەڕێک بزنێک سەر مەبڕن درەختێک لەقی دارێک مەشکێننەوە کانیاوێک بەردی تێ مەخەن و پڕی مەکەنەوە ئاگر دووکەڵ مەکەن بە ئاسمان لە ڕادە بار لە حوشترەکانتان منێن بۆ نمونە باری زیاتر منێن لە وڵاخەکانتان زۆر جوان چەندین شتی لەم بابەتەمانەیە ئەسیرتان گر زەجری مەدەن مەیکوژن ئەمە پێی ئەوتری ئەخلاقیانە بوون لەگەڵ خەڵکە لەگەڵ سروشتە چۆن ئێمە مامەڵە بکەین ئام سروشتەی خوا خستوویەتیە بەردەستمان مەگەر هەر ئەوە نییە بە دەستی فاسیدی ئینسانەکان سروشتمان پیس کرد دووکەڵی دنیامان کرد بە ئاسمان دەریاکانمان پیس کرد ژینگەمان پیس کرد ها لە فترەی ئام دووسێ مانگەی ڕابردووە کە ئەم پەتایە هەبوو ئینسانەکان خزانەوە ناو ماڵەکانیان کارگەکان لە کار کەوتن سیارەکان لە جوڵە کەوتن سروشت چەندێک پاک بوویەوە کەوابوو پیسبوونی ئەم گردونە دەسی فاسیدی ئینسانە فاسیدەکانە ئەبێ ئینسانی فاسید کەم بکرێتەوە بۆ ئەوەی ژینگەیەکی فاسیدیش دروست نەبێت کاک ئەحمەد ئابەم نەمەتە مامەڵەی کردووە لەگەڵ دەوروبەرە لەگەڵ سروشتە لەگەڵ ئینسانەکانە ئێمەش پێویستە ئاوا مامەڵە بکەینەوە لەگەڵ دەور پشتمانەوە توانیوێتی بەم جۆرە مامەڵەکردنی لەگەڵ ئینسانەکانی تریشا لەگەڵ دەرو دراوسەیەەکە وەختێک ئەو نمونانی کە جەناب دێنایەوە لەگەڵ مناڵەکان لەگەڵ توت کەسەکەەکە ئەخرە و هەندێک نموزەجی هەیە هەر زۆر دەگمەنن نمونەیەکیان کە زۆر باوە نمونەی 2 کیلۆ گێلاسەکەیە ئەم نمونەی 2 کیلۆ گێلاسە وەختێک لە کۆبوونەوەیەکایە دانیشتون لە مەجلیسێکە کە مەجلیسێکە دانیشتون بۆ کۆبوونەوەیەک لەسەر بوعدی دینداری چی بکەن خزمەتی ئەم خەڵکە بکەن چی بکەن بتوانن وەسیلەیەکی باش بن بۆ گەیاندنی دینی خوا یەکێک لەم دۆستانە لوتفی نواندووە وەکو ئەڵێ 2 کیلۆ میوە و گێلاسی هێناوە بۆ مەجلیسەکە لە ڕێستێکە وەکوڵە لە پشوویەکە بخرێت ئەو کە تەشریفی هەڵەسێتەوە بۆ دەستنوێژگرتن و وەکو ئەو برایی کە ئیگەڕێتەوە ئەبینێت میوەکە دانراوەڵێ کێ هێناوێتی یەکسەر بەرامبەرەکانی ئەوەنە باش مەعدەنی کاک ئەحمەدیان ناسیوە کەس جورئەتی نەکردووە بڵێ من هێناومە میوەیە هێناومە ترساوە لەوە یەگەر بڵێ من هێناومە لی تووڕەبێ لە مەجلیسەکە هەر یەک دوو جار تکراری ئەکاتەوە تا ئەو دۆستە ئەڵێت بە یەکێک لەو برادرانی لە پاڵیان دانیشتووە وەڵام منی هێناومە
لە بینێکا دێخورەکان ئەو برایش لێ کاک ئەحمەد ئەم فڵانکە زێناوێتی یەویشی فەرمێ دەی من ئەوە ئەکرم بە زەهری مارم نەتوانم ئەوەنە هاودەرد بم لەگەڵ مناڵێکا کە ئەمڕۆ دایکی لای یاوە بە لای ئەم میوە داوای کردووە لەم دایکی کە ئەم میوەی بۆ بکرێت دایکەکەش قووەتی ئەوەی نەبووە کە ئەم میوەیە بکڕێت بۆ ئەم مناڵە دووسێ جاران مناڵەکە کوڕزاوەتەوە داوای لێ کردووە بۆی بکرێت دایکەکەش بەو پەڕی مەحەبەتەوە بەو پەڕی قورسی و تاڵی ناخیەوە زلەیەکی داوە لە مناڵی ئەڵێ ئەیکەم بە ژەحری مارم ئامە من نەتوانم هاودەردی هاوسۆزی بنوێنم لەگەڵ ئەم مناڵە یان نمونەی دوو لە ڕوتان دوو سەگێکی تر هێنێتەوە لە کۆڵانێکانە لەو کۆڵانەیانە کە هەبووە دوو لە ڕوتان سەگێک کە کۆمەڵە تووتکەیەکی هەبووە یەکێک لە تووتەکانی لی دابڕاوە دەڵە سەگێکی تریێت ئەم تووتکەیە ئەبات بۆ لای بێچووەکانی خۆی بەلا تووتکەکانی خۆی و بە خێوی ئەکاوەکو ئەوانی تر لە ئاخری ئامینە ئەم قسەیە کاک ئەحمەد باسی ئەمینەیەکە ئەڵێ ئەگەر کەسێک نەتوانێت بە ئەندازەی ئام تووتکە سەگە کە هاوسۆزی نواندووە لەگەڵ تووتکە سەگی ئەم دەڵە سەگە لەگەڵ تووتکە سەگی سەگێکی ترا هاوسۆزی نەنوێنێت 100 جار بە قوربانی ئەم دەڵە سەگەی ئەکات دوو لە ڕوتان ئاوا بووە مەحەبەتی بەرامبەر بە نەهەر ئینسانەکان بەرامبەر بە مەخلوقاتی تریش ئێمەش زۆر گرنگە ئام دەرسەوەرگرین لە کاک ئەحمەد و هاوشێوەکانی کاک ئەحمەد لەوەی کە کاک ئەحمەدی فێری ئەم تەربیەیە کردووە کە قورئانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو مەحەبەتەی کاک ئەحمەد وای کردووە ئەوەنە وەکۆڵێ چک چکاوەتە ناو دڵیەوە ئەیتر وەکۆڵێ پەروەردەی کردووە گەشەی پێ کردووە وای لێ کردوویەتی بە کوتلەیەک لە عشق و مەحەبەت و خۆشەویستی بەرامبەر بەخوا بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەرامبەر بە موسڵمانەکان بەرامبەر بە هاونیشتیمانیەکانی وەختێک لە تارانەوە شعر بەسەر نیشتیمانە ئەڵێت و بەسەر هاوڕێکانیا ئەڵێ بەسەر سەخناخ و ئاویێرە ئەڵێت تۆ دڵت قرچەی لێ هەڵەسی ئامە چ کەسێکە چ شخصێتێکە ئەڵێ من تاران ئەو چی پێڵەن ئاویێر و سەخناخ و فلان و فیسار ناگۆڕمەوە بە تاران و شەمێران کە یەکێکە لەگە ڕاقی و دەوڵەمەند نشینەکانی تارانە نایگۆڕمەوە بەوە هاونشینی لەگەڵ دۆستەکانی ناگۆڕێتەوە بە هاونشینی لەگەڵ گەورەترین وەکوڵێ دەسەڵاتی ئەو کاتی ئێران و هەموو دەسەڵات دارانە زۆر جوانە مامۆستا کۆتا پرسیارم باز لەوەکەم کە سەیدنا عیسا سەلامی خوای لێبێ قسەیەکی مەشهوریە کە دەفەرمێ ئیمانێ لە گۆشەی ماڵەکانەوە فێری بووی ڕۆژێک دێ لە سەربانەکان و لە شوێنە گشتەکانەوە بانگەوازی بۆکرێ مەبەستمەوەیە ئەگونجێ لەو ساتێک کە کاک ئەحمەد لە ژیانایە لە زیندانایە لە دوای ئەو 6 مانگەش کە دێتە دەرەوە فکر و بۆچوون و معنەوێتگەرایی کاک ئەحمەد هەر لە بازنەیەکی بەرتەسکایە بەڵام ئەلحەمدوللا هەر ئێستا لە وڵاتی خۆمانە لە باشوور سەدان و هەزاران گەنج بە فکر و معنەویەت و ئەخلاق و کەسایەتی کاک ئەحمەد شارەزان کاک ئەحمەد بووە بە بەشێک لە بیرکردنەوە و لە ئەخلاقیات و لە سلوکی خەڵک کۆمەڵگەی ئێمە لە چه خاڵێکدا لە چه بوارێکدا یا لە چه وێستگەیەکە پێویستی بە معنەویەتگەرایی کاک ئەحمەدەوە پێویستە ئێمە بگەڕینەوە بۆ فکر و ئەخلاق و کەسایەتیە شیرین و پڕ لە عیرفانیەکەی کاک ئەحمەدی موفتی زادەی مەرحوم ڕەحمەتی خوای لێبێ ئەوەی کە معلومە کە کاک ئەحمەد تا لە سەردەمی ژیانی خۆیان بووە بەقەدەر ئێستا لەناو خەڵکان نەناسراو بووە تابعی بۆچوونەکانیشی یا هەواداری بۆچوونەکانیشی نەبووە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەی کە خۆیان خۆشەوێت ئەوانەی کە نزیکن لە خواوە خوا جاری خۆشەویستیان بۆ ئەدات بە حوسن زەنی ئێمە و دۆستانی دیکەیش قەناعەتمان وایە ئەم پیاوە یەکێکە لەو پیاوانەی کە جاری خۆشەویستی بۆ دراوە لەناو خەڵکە و خەڵکی خۆشی ئەوێت ئەوانەشی کە ڕۆژگارێک لە خۆشیان نەویستووە یان خۆشیان لێی نەهاتووە لە خۆی لە بۆچوونی لە سلوکی ڕەنگە ئێستا خۆشیان وێ بەشێکی زۆریان بەدە بە معنایەوە نییە نەیاری بۆچوونیشی نەبێ نەیاری سلوکیشی نەبێ بەڵام گرنگە ئێمە لەگەڵ ئامەیشا کە ئێڵێن کە ئەمەنە خۆشەویستە
تەقدیسی نەکەین و تێپەڕین لەوەی کە ئینسان تەقدیسکەین ئینسان پیرۆزکەین و بزانین یەک معسوومیەتی بینێ ئامە زۆر هەڵەیە و کاک ئەحمەد خۆی زۆر نەیاریان بۆ چوونە بووە کە تەقدیس بکرێت یان بە معسووم بزاندێت و بەی هەڵە بزاندێت هەڵەیە پیاوێکە خۆی بەکام بە چەندین زمان لە مەجلیس یا لە نووسین یا لە شعرەکان یا دەری ئەبڕێ کە من هەڵم کردووە خەتام کردووە خۆیان لێم ببوورە ئێمە بین تەقدیسی بکەین و بزانین زۆر جار سەرزەنشتی خۆی زۆر بە جوانیەکە خۆیەکە هەڵەیە منێک کە ئیدعای خۆشەویستی ئەم پیاوە بکەم بێم تەقدیسی بکەم و وا بزانم کاک ئەحمەد هەرچی فەرمووە نەسی قورئانەوە بێ 100% جێبەجێ بکەم نا کاک ئەحمەد ئەوەی کە فەرموویەتی بۆچوونی خۆی بووە بۆ ئەو قۆناغی خۆی بۆ ئەو خەڵکەی دەوروبەری خۆی باش بۆ پێکاوێتی بەشێکی زۆریشی بۆ ئەمڕۆی ئێمەش ئەشێ و باشە و پێکاوێتی ئیسفادەی لەکەین تاکوترایە بۆ چوونی یان ڕفتاری ڕەنگە نەی پێکابێت و باش نەبێ یان بۆ ئەم قۆناغی ئێمە باش نەبێ یان بە نسبەتی منەوە یان جەنابتەوە یان فڵانەوە فیسارەوە جێبەجێکردنی ئەستەم و بێ مەحاڵ بێت ئەوەی کە مەسەن کەسێک بتخاتە زیندانەوە و تعزیب و با و زەجر و بات و تۆ هیچی بۆ نەڵێت و دوعای خێری بۆ بکەی دەی باوەڕکە ئەمە سەدا لەوە چێ بڵێم نەوەدی خەڵک ئام بۆچوونی بەلاوە غەریب بێت و قورس هەر حەزمی ناگە چۆن نەتوانی تۆ دوعای قاڵبی وەلا و بەڕا و چۆن کەسێک لە ڕووجنێوت پێ بات و ئیهانەت بکات و سوکایەتیت پێ بکات چەند جار کەچی تۆ بیبیتەوە ماڵ داوەتی کەی بیبیتەوە ماڵ جلوبەرگی بۆ بشۆیت خزمەتی بکەیت بەیانیش کە هەڵەسێ بۆ ئەوەی تەریق نەبێتەوە نەڵی وا بووە لە سەرخۆشێک بووە نەڵی لە تۆ سەرخۆش بوویت و ئاوایە ئەڵێ تۆ کاکە مانوو بوویت و هیلاک بیت و شەو هاتینەوە بەیەکەوە هەندێک قسەی خۆشمان کردووی توی مەژلو بەرگەکانمان شۆرتیتەوە ئەینەکانمان بدەها شەو قسەی خۆشمان کرد بەیەکەوە هێشتا بەوەی شەوە تەریقی نەگەی نەیدەیتەوە لە ڕووی بڵی تۆ قسەت پێوتوم بیبیتەوە بۆ ماڵ ئەمە زۆر گرنگە کۆمەڵگەی ئێمە کوێی کاک ئەحمەدی پێویستە کۆمەڵگەی ئێمە ئێستا لەم وەختە سێ چوار شتی کاک ئەحمەدی زۆر پێویستە یەکێ ئەزمونە معنەوی و ڕۆحیەکەی بینی خۆی و خوای کە زۆر نزیک بووە لە خواوە ئەمەمان زۆر پێویستە هەمومان هەوڵی نزیکی و ئاشتەوایی لەگەڵ خوا بین پێویستمان بە ئاشتبوونەوەیە لەگەڵ خوا پێویستمان بەوەیە ئاو تۆران و دابڕانەی کە هەمانە لەگەڵ خوا کەمی کەینەوە وردە هەوڵی ئاشتی و ئاشتەوایی بین لەگەڵ خوای گەورە ئەمە هەنگاوی یەکەممانە هەنگاوی دووەممان پێویستمان بەوەیە کە وێنەیەکی بەرجەستەکاری جوان مەمەسیلێکی جوان نوێنەرێکی باشی دین بین و ڕووی جوانی دین نیشانی خەڵک بین دین خۆشەویستکەن لە خەڵک بتوانین بە سلوکی جوانمان بە ئەزمموی ئەخلاقیمان ئەخلاقیانە مامەڵەکردنمان وا بکەین خەڵک لە ئێمەوە دینی خۆش بوێت نە لە ئێمەوە لە دین بتۆرێت لە خوا بتۆرێت لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بتۆرێت بەداخەوە نموزەجی خراپ تەقدیم کراوە لە ئاسی دەسەڵاتە لە ئاسی خوارەوە چه ئەوانەی دەسەڵاتداریان کردووە بە ناوی دینەوە چه ئەوانەی دینداریان کردووە بە ناوی بە هەر پێگەیەک لە پێگەکان با ناو نەبم حەزم لە ناوبردن نییە بە پێگەیەک بە ئەعتیبارێکەوە جۆرێک لە مامەڵەکردنی بە ناوی دینەوە و کەچی خەڵک تۆراندن لە دین لەمە دابڕین بین ئەخلاقیانەوە مامەڵە بکەین کە خەڵک خۆشەویستکەین دین خۆشەویستکەین لای خەڵک قۆناغی سێهەممان بریتە لەوەی کە ئەو ئەخلاقی تەسامح و لێبوردەی و یەکتر قوبوڵکردنەی کە کاک ئەحمەد هەیە بووە ئەو حورمەتگرتنەی کە کاک ئەحمەد هەیە بۆ بەرامبەرەکانی بۆ نەیارەکانی بۆ ئەوانەشی کە هەوبۆچوونی نەبوون وەکو وتمان بۆ ئەوانەیشی کە زەجریان داوە نەبرا ئێمە لانی کەم باڵنەکە بین هەر بۆ ئەوانەی کە هاونیشتیمانیمانن خۆشمان بوێن ڕێزیان لێ بگرین حرمەتیان بپارێزین کەس سووک نەکەین کەس بەکەم نەزانین ولا تەبخەسوا الناس ئەشیاءهم بەکەمیان نەزانین وەلەو لایشەوە کەسیش تەقدیس نەکەین و کەسیش بە پیرۆز نەزانین بە خودی کاک ئەحمەدیشەوە نابێت بە پیرۆزی بزانین بە بێهەڵەی بزانین کاک ئەحمەد خۆشەویستە لە دڵمانە کاک ئەحمەد شیاوی ئەوەیە لێکۆڵینەوەی باشی لەسەر بکرێ کاری جددی لەسەر بکرێ کاک ئەحمەد هیچی کەمتر نییە ئەگە زیاتر نەبێ لە زۆرێک لەو زانایانەی کە بەدەیان و سەدان توێژینەوەیان لەسەر کراوە لەسەر شخصیەتیان لەسەر بۆچوونەکانیان بەداخەوە ئێمە کۆسایەتی زۆر باشمان هەن لە کاک ئەحمەدەوە بیگرە لە مامۆستا ناصر سوبحانیەوە بیگرە لە مەلای گەورەی کۆیەوە بیگرە لەو هەموو عالمە کوردانەی کە هەبوون و ئێستش هەمانن
لە دکتۆر مستەفای زەڵمیەوە بیگرە مامۆستا سەعیدی نورسی و مامۆستای مدەڕیس و کورد هەموو ئەم مامۆستا گەورە گەورانەی کە هەمان بوون ئەم کەسایەتیە کوردانە هیچیان کەمتر نییە لەو کەسایەتیە جیهانیانەی کە هەن شایستەی ئەوەن ئیشی جددیان لەسەر بکرێت دەرسی جددیان لێ وەربگیرێت و بتوانین پندیان لێ وەرگرین لە باشیەکانیان پند وەربگرین لە هەڵەو نەپێکانەکانیشیان پند وەربگرین ئەوانیش ئیشەڵا مەقامیان بەرزە لای خوا مادام لە ناو دڵی خەڵکە جێیان بووەتەوە حتمما خۆی گەورە جاری خۆشەویستی بۆ داون و لای خۆش خۆشەویست ئینشاءالله مامۆسایان زۆر سوپاس دەکەم خۆی گەورە پاداشتی بەخێر بداتەوە من زۆر چێژم لێ بینی و بە ئومێدیەوەی خۆی گەورە ڕوحی کاک ئەحمەدی موفتیزاد زیاتر شاد و ئارام بکە و زۆر سپاس بۆ بەڕێستان خۆی گەورە مەرکەشمان لێ قبول بکە ئینشاءالله سپاس بۆ جەنابیشتان دوعای خێرمان هەیە ئەم بۆ موفەقی جەنابتان و کەناڵەکەتان و هاوکارانی بەڕێزت و دوعای داوای فردەوس و علیین من هەمیشە بۆ ئەم جۆرە کەسانە پێم وایە کەمتر لە فردەوسی و علیین نابێت دوعای خێریان بۆ بکرێت و دوعای موفەقی و سەربەرزی و باشی هەموو ئەوانەی کە ئەم پیاوەیان خۆشەوێ شوێنی کەوتون و خۆیان بە هەوادار و شوێنکەوتی بۆ شوێنی ئەزانن دوعایەوە ئەکەین کە خوا تەوفیقیان بە تەوفیقی هەموو لایەک بات کە بە جوانی لە ئەخلاقیات و لە سلوک و لە ئەزمموی معنەوی کاک ئەحمەد ئیسفادە بکەین و وەکو ئەو ئەخلاقیانە مامەڵە بکەین وەکو ئەو معنەویانە و ڕۆحیانە مامەڵە بکەین زۆر سپاسەکەم خۆی گەورە پاداش بداتەوە بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست دەیان وێستگە یا چەمک و ئەزمموی دیکە لە ژیانی کاک ئەحمەدی موفتیزادەدا هەنێمە نەمانویزیانی پەل بەهاوین بۆ ئەوانیش بە ئومێدی خوا ئینشاءڵڵا لە داهاتوودا لە ئەڵلقەکانی تردا تیشگە خەینە سەر مرۆڤ دۆستی هەژار دۆستی پێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی کاک ئەحمەد ئەزمموی معنەوی کاک ئەحمەد لە زیندانە ڕاوەکردنی مەولودنامەکەی کاک ئەحمەدی موفتیزادە نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان لە شاری کاک ئەحمەدی موفتیزادە و دەیان چەمکی دیکە ئینشاءڵڵا بە ئومێدی خوا لە داهاتوودا کەسی پسپۆڕی تر تاوتوێ ئەم چەمک و زاراوە و ئەزممونانەی جەنابی کاک ئەحمەدی موفتیزادە دەکات بە ئومێدی ئەوەی کە ئەم ئەڵلقەی بەرنامەکە دەواازەیەک بێ هەم بۆ فکر و هەم بۆ معنەوێتگەرایی کاک ئەحمەدی موفتیزادە و چێژیشتان لێبینی بێ لە من زیاتر کە من زۆر چێژم لێبینی تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان دەکەم.